لە شاری مووسڵ یەک لە دوایین شارە هەرە گرنگەکانی ژێر کۆنتڕۆڵی داعش نەوەیەکی نوێ لە خۆپاڵێوەران سەرقاڵی هەڵمەتێکی جددی هەڵبژاردنن تا دەنگدەران بەو بڕوا بگەێنن کە ئەوان باشترین هیوای وڵاتن بۆ گۆڕانکاری. هەندێک گراشا تالب کە لەلایەنی پارتی دموکراتی کوردستانەوە خۆی پاڵاوتووە بۆ نوێنەرایەتی پارلەمانی عێراق لەسەر ئەو باوەڕەیە کە نەوەی سنەتی سیاسەتوانانی عێراق بەرپرسیاری قەیرانی هەنووکەی وڵاتن. قالك وجوه قديم بابيجن قالك هبون حتى انه تشتش نكريه يعني قالك شوان ناشن بيجن هميه عم تبين خاصة موصل يعني نوا بقيشتي وضعي شوية 4 سال بين داعش بين دستي داعش وإرهاب نوكجي شتش نمل موصل يعني خرابوا فيجا ام حس كان خلق جي عندك باوري بجنجي بدا کەسانی تریش دەڵێن وڵات پێویستی بە هزر و هێزی گەنجانە و ئاوا دەتوانێت و پێش بکەوێت. اليوم في محافظة نينوى ئێستا ژمارەیەکی زۆر لە گەنجانی پارێزگای مووسڵ خۆیان بۆ پارلەمانی عێراق پاڵاوتووە لە عێراق بەگەشتی لە مووسڵ بە تایبەت گەنجان چالاکن. گەنجان لەلایەن خەڵکەوە یارمەتی دەکرێن و پشگیریان لێ دەکرێت. گەنجان بە شێوازێکی بەرچاو لە سەردەمی قەیرانی ئاوارەکان و ئۆپەراسیۆنی سەربازی بۆ ئازادکردنی مووسڵ بەشداریان کرد. بێم لە ئەولا کاتیەوە هاتووە گەنجان بێنە پانتای سیاسەتەوە و بەرپرسیاتی نیشتمانی بگرناستۆ و بە پێی دەستوری عێراق چالاک بن. ئیسرا مەرعی دەیەوێت ببێتە دەنگێک بۆ بەشی لە بیرکراوی بێدەنگی عێراق واتە ژنان. وكون أنا امرأة أيضا أحب أن أنبه على چونکە ژنم دەمەوێت خاڵێک ڕوون بکەمەوە تا ئیستا هیچ کەم لە ئەندامانی پەرلەمان لە مووسڵ و سەبارەت بە کێشەی ژنان کاریان نەکردووە. ژنان لە مووسڵ بەهۆی گرفتە ئاسایشی و ئابوووریەکانەوە ڕوبەڕووی گرفتی پەروەردە بوون. کەسێکمان بۆ خزمەتکردن بە ژنان و یارمەتیدان بەوان کاروباری پەیوەندیدار بە حکوومەتەوە نییە و کەسمان نییە یارمەتیان بدات بە پێی باری زانستیان کار پەیدا بکەن. زۆربەی خۆپاڵێوەرە گەنجەکان لە پارێزگای نینەوە تا ئێستا هیچ بەرپرسیارەتێکیان لە ئەستۆ نەبووە کە بۆی هەڵبژاردرابێتن و هەندێکیشیان بۆ یەکەم جارە خۆیان خستۆتە بەردەنگی خەڵک و هەر بۆیەش هەرچی لە ڕۆژی دەنگدان نزیک دەبینەوە زۆربەی دەنگەرانی عێراقی دەپرسن ئاخۆ ئەم گەنجە بێ ئەزمونانە دەتوانن بەڵێنەکانیان ببەنە سەر.